کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر پرسێکی تایبەت کێشەیە و هاوڵاتیانە دەکەین ئەوانە کە بەشێکیان پارێزەر و بەشێکیان کاسبکار و بەشێکیان هاوڵاتی و بەشێکیشیان خاوەن مولکن دەڵێن 10 ساڵە کێشەی ئەوەمان هەیە کە پارچە زەویەکمان وەرگرتووە و فرۆشتومانە بە ناوی کار تاوەکو ئێستا 10 ساڵە حکوومەت ئەم کارتانەی تاپۆ نەکردووە دەڵێن گرفتی کۆمەڵاتی گەورەمان بۆ دروست بووە پێویستە حکوومەت چارەسەری ئەو گرفتانە بکات بابزانی گرفتەکانیان بە چ شێوەیەکە وە کێشە کۆمەڵایەتیەکان بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی لەو پرسە دروست بووە یاخودنا بەڵێ کێشەی کۆمەڵاتی لەکەوتوتەوە جوتیار هەیە کارتی وەرگرتووە کارتەکەی فرۆشتووە ماوەی 10 ساڵە هەیە 5 ساڵە هەیە 6 ساڵە ئێستا و کارتە تەمبیک ناکرێ لە 2008ەوە کار دراوە تا 2010 ماوەی 10 ساڵە ئێستا سەرۆکاتی شارەوانی هەولێر کارتانە تەمبیک ناکا کێشەی کۆمەڵاتی دروست بە لە نێوان هاوڵاتی و پارێزەر و جوتیارەکان لەبەر ئەوەی کابرای کارتی کرێ دەرێ بۆم تەمبلیکە حکوومەتش تەمبلیکی ناکە کێشەی کۆمەڵاتی دەکەوێتەوە باشە کارتەکە چی داوێتی سەرۆکاتی شارەوانی هەولێر وەکو قەرەبووی سەد باشە خاوەن جوتیارەکە بڵێن ئاردەکەی فرۆشتووە بەڵێ کارتەکەی فرۆشتووە کارتەکەی فرۆشتووە بە قانونی کراوە ئیشەکە شکە بە ساڵی 2010 ژمارە 1 بە قانونی پەرلەمان کتابە کاتیا لە بۆ وەزارەتی شارەوانی ئەو عەقدی کوشت و کاڵی سەتاسەی بدرێتێ عەقدی برن مرشی زراعیش سەتا دوازەی بدرێت ئەو تەملیک کرا گرفتەکە لە جوتیارە یان لە حکوومەتە یان لە شارەوانیە هەموو حکوومەتە هەموو حکوومەتە گرفتەکە چۆن لەبەرە کارتی دایتم کاکە دەسەر قناعەتی بە من هینایەکە عەردە ئیتوە پشت و پێش تەملی شارەوانی پێوە کارتەکە ئێستا کارتیش لە بۆم تەملیک ناکاتن بۆ نایکە کاکە ساحیبەکەی خۆی ئەوەی ئەسلەکە عەقدەکەی پارەی خۆی وەرگرتە چووی تۆماری ئێستا کەیتە بەردەستیمە شارەوانی ئێستا قەدر لەمە دەکە کاکە داوا لەسەر حکوومەت دەکەن کێشەکانمان و چارەسەر بکە بە هەزارە مشکلە باشە ئێوە کە سەردانی شارەوانی دەکەن وەڵامیان چییە؟ وەڵامی هەدر کاکە بە قەراری ئەنجومەنی وەزیران ڕاوەستایە ڕاوەستە کتابەکەمان پێشان بە قەراری ئەنجومەنی وەزیرانیش پێشترش بە قەراری ئەنجومەنی وەزیران و ئاردانە ئەو ئاردانەمە ئەوە کرا باش 6 قدعم نێکردی سەتا سێ بوو ئێستا چیمە شارەوانی تاک بە چەند کڕی بە 72 وەرەقەم کڕی ئەو کات بە 75 وەرەقەم فرۆشتەوە ئێستا کە دەچمێنە دەرێ وڵاتی تعویزەکەی بدێ 75 وەرەقەی بدێزم لە تا ئەوە دەکەم دەرم حکوومەت دەرم لو کاکە تو ئەدی ئەسلی نیە دەرتە من ناوەڵە ئەسلی ئەوە ئەسلیە بەزەوە جێ خۆنیە جێشکەی وەرگرتی ئیکاکەم گونا چەند پارچە ئەرزیەوە لە بۆتە کێشە نێزگەی 50,000 تا 6,000 50,000 بەڵێ یعنی 50,000 پارچە زەوی بۆتە کێشە بەڵێ لەبەر لە 2008ەوە حکوومەت زەوی تەوەزی کردووە شارەوانی هەولێر کاکامەڵی ئەوە ئیوانە 130 من 112 ئیتۆ چێ 100 من قەرەبووی عەردمە بەبەر 120 کەتیا هەندێک کارتی دامێ کارتەکانم هەموو خەرگ ئاگادارە یعنی تۆ مولکی خۆتە بووە بەبەر پرۆژەی حکوومەت کەتیا ئێستاکە مشکلەکە لێدا ئەوەیە من عەردم فرۆشتیە بە 40 وەرەقەی ئێستاکەم کردمە خانیم بخۆم تێدامە سوێنێکە ئەگەر بەناو نەکرێ خەرک داوا دەکەی خۆی وەگرتۆ ئێستاکە دەرکەشی خانی خۆم ینی تۆ خانەکەوە بە ناویش نەکراوە بەرێ ئێستا عەردەکان ئەمە 40 وەرەقەم فرۆشتیە گەیشتە 120 ئەنا ئەمە تەمەشا دەکەم دەرکەشی ئاوشەی خۆم 120 وەرەق لەسەم ڕاوەستایە بە سوێنی خەرک داوا کاتۆ پارێکی لۆبین بۆ باشە پێشتر کاو مامەڵەیە کراوە ینی بە نایاسایی کراوە کە ئێستا ئەنجومەنی وەزیران ڕایگرتووە یانیش مەسەلەیەشت کێت نەخێر هەمووی قانونیە کتابەکە هەموو قانونی تەسخیقی ڕاوەستای کامرانی بۆ ئەنجومەنی وەزیران لە تاپۆی بەخۆی 2008 بە ئەوەی پەرلەمان ئەو ئاردانە درایە بعد پەرلەمان خۆلە گۆڕی نادرێت بە قانونی 2008 کتابە کاتیا دەرێ ئەوەی کرایە ئەوەی نەکرای مایتەوە با نەکرێ بەش چۆن دەکرێت 2008 ئەمە کاتەش وەرگرم ئێستا بەخۆم مجموعة كارتك نيوم تابو كردي 2010 راين قلت دي قرار كاديا نيوم تابو كرا نيوم ما بله بابزان او برادرز خمنا من له عردي كراك كابرا ملاك تعويز زاد وقلت يا برو يقيم ملاك يبري خركه كارتي كريلا بازار قناعينيا دو وزير قام بمزاج عالمي ذكاتن اندامك عفتي داينانم عفتش كدايدنم وزير الشارعاني اندامك يا امبري دايدنم يا امبري داينانم اندامي شي يعني كيشتها لسنه نجني قربوي اوي كدبيتو رئيس حكومه قوتي بكريتوا اندامك كان في دايناندري دستي بعالمي ذكر اما هزارا كزناسين كاك استهاتيه
زێر ژنەکەی فروشتێ بە عادەکەیدا عادەکە ئێستا حکومەتەوەی تاپۆنەکات بە قورآن چێشەی تەلاقی دەکەیت باشە. بەناو مۆزوعەکان نیوەی- هەزاران کەسا هەیە ئەو مشکلانەیە کێشەی کۆمەڵاتی جدی دروستوە ئێستا بەخۆمەیتم بەخۆم کابرایتم دەرێ ئەمن دەتکوژم ئەگە پارەکەی من نەدەوە فەرمو کاکەم چرا کابرای بکەم حکومە ڕایگرتیە دەرێتە من یان دەبێ ئەمن چا دەفتەر و بیست وەرەقەی و عادەی هەموو پارەکان وەرگرتیا بەس مای فەقیر مندە فەقیرەکە زەرر مندا دەرێتە من بوونەکە حکومە چکار لە منکە با حکومە سلوی حەقی من بدا ئەوا بە من دەرێ یان دەستکوژمیان پارەی من دۆ کاکە چاوەکەم داوا لە براکەوری دەکەم مشکلەمان کاتەکان ڕسمینە کاتەکان ئەوە نیە بە ئەمە کڕیتمان کاتەکان ئێستا بازارەکە ماوە بەێ بازاری ماوە ئەمە کارتە کاتم ئەمفرۆت گەڕاندەوە گەڕاوە باشە ئەو عاردانە لە چ شوێنەکەن لە چ شوێنەکەنەوە لە باغە منارێ تیمارە گوچۆکیار ئەنوە باغە منارەیە باغە منارە گوچۆکیارە تیمارە دایر مادارە لێر هەموو ئەوالێ بە ئەفتا وەرەقەم وەگوتێ بەخۆی کابرات تادید کردمە 200 وەرەقەم دایتەوە بە قورئان دوو قطعە چارشی سەر کەشەی بکڕم دادیدیان کرد ئەدی دەکەین سەتاسەیەەکە بکەوە کە ئەوەش لە زمانی سەتاسەیەکەیە ئەگەر ئەوانە سەتاسێ قرار بدرێت کە بکرێتەوە ئەو تەملیکەش لە زمانی سەتاسەیەەکە ئەوانیش دەکرێتەوە دوایش ئەوە تعلیماتەکە دەرچووە بەخۆی ئەو سەتاسەیە بە قانون کراوە بە قانون کراوە بەڵام بۆچی حکوومەت ڕای دەگری کاچی پارێزەر مەسەلەکە گەندەڵی تێدایە یان نا چونکە ئێستا زۆر جار هەیە دەگوترێت زۆر جار هەیە دەگوترێت حکوومەت بە دوواداچوون بۆ سەر ئەو کەیسانە دەکات کە گومانی گەندەڵی کاکەمەران سەبەبی ڕاگرنەکەی باسەکەم ئەنجومەنی وەزیران بڕیارەشی دەرکرد 67 هەفتاونە و لە 2012 بەتەوقی بەڕێز سەرۆک حکوومەتی کاتی کاگنێسیوان بارزانانی دەرێ ئەو عقدانەی کە مافەکانە نەگۆڕا بۆ حەقی تەسەڕ و مافی قەرەبویان نییە ئەو کاتی ئەمەکە وەکو پارێزەر معاملاتی قەرەبوومان کرد ئەو شتەرە گۆڕێ نەبوو هەر کەسێک عقدی زرایی هەبا بەپێی پەرلەمانی کوردستان ژمارەی 2008 نزبەی سەتاسی وەرەگرت ئێستا ئەو دەرێ ئەوانەی کە تاپۆ نەکرایە مافی قەرەبووی نییە یەکابلا لە 2009 تعویز وەرگرت کابرا گوزەوەکە تەملیکاتەوە عقدە زراعەکە قەزدم دەرێ دەبێ عقدە زراعەکە تەملیک بکرێ ئەو زەمافی سەتاسی قەرەبوو بکرێ باشە ئێوە چیتان دەوێت ئێستا پێتان وایە چارەسەر چۆن هەر بە قانونی قەدیم بڕوە قانون قدیم رو قانون قدیم لەبەر ئەو کاتە وەژی ئەو زەوێن هەم کڕی فرۆشتی پێکرایە ئەو بەڵام جوتیانە حکوومەت دەڵێ کاکی من حکوومەت دەڵێ کاکە ئەمە عاردێکی زراعیە بەکرێ درایتە خاوەن جوتیار چۆن دەکرێت تۆ تەملیکی کەیت و دواتر قەرەبوون ئەدی کوونە بۆ کوژاندەوە بەلەدێ کوونە بۆ کوژاندەوە کاتی دایتێ کاکە بە دەرێ عادە کاتی وەرنەگرتێ یەک دقیقە حکوومەت قناعەتی پێ ناتێت کە کاتی دایتێ ئەدی ئەو قانون لە چی ئەوە لە چیە ینی خەلەلەکە لە شارەوانی بووە شارەوانیە لەبەرەوەی ئەدی کو کاتەکەی کو کاتەکەی دادەمە ئەمە ئەو کاتانەی کەوە کریا بە پارەمان کردیا دەبە ئەمە ئەوانە بڵێ ئەوەی مەلاکەکان هیچ مشکلانە پارێ خوان وەگرتێ چوونە مارێخۆ مای تۆ فەقیر و هەژارەکەی زیاتر لە 10 ساڵە زیاتر لە 50,000 پارچە زەوی کارتن نەکراونەتە تاپۆ ئێوە وەکو لیژنەی تایبەت لە سەرۆکاتی شارەوانی هەولێر چیتان کردووە بۆ ئەم چارەسەری ئەم کێشەیە ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر پێشی 5 ساڵی دیکە هەتا ئێستا ئیش دەکەین مثل حدودی 6,000 پارچە زەویمان کردیتە تاپۆ ئەوانەی کە ئێستا لە بەردەستمانن حدودی 30,000 کارتێک دەبی کە ئێستا کاری لەسەر دەکەین ئەوانیش کارەکانی لە ڕووی هونەری تەواو بووە وڕوانی تاپۆ و لانی پەیوەندیدار کراوە ئەو مقاتعانەی کە مشکلیان تێدا بێ هەری شەک ئەمە معالەجان دەکەین لەگەڵ لانی پەیوەندیدار وەکو زراعە و تاپۆ و مالیە ئەوانە باشە پێم بڵێ ینی کێشەکان چین بۆچی دەبێ ئەنجومەنی وەزیران بڕیارێک بدا کە وەکو کاسبکاران و هاوڵاتیان دەڵێن ینی بە هەزاران پارچە زەوی تاپۆ نەکرد زەرەرش بکرد خۆیەوە لەوە مشکلەکە زیاتر سەتاسەیە کە ئەنجومەنی وەزیران بە قەراری سەرۆکاتی هەرێم سەتاسێ ڕاگرت وەڵا ئەوە بزانە چێ هەمیشە شتێکی تەقدیم کردووە دەبێت لە خۆیان پرسیین بۆ ڕایگیراوە تێدایە وەڵا ئەوە ناتوانم جواب دەمەوە ئەی بۆچی ڕاگیرا وەکو شارەوانی چه ئاگادارنەوە خۆیان وەزارەتی زراعە پەیوەندی لەگەڵ ئەنجومەنی وەزیران پەیوەندیان بە و بابەتەوە زیاتر نەوەک شارەوان چگە هەر بابەتێک ڕاگرتنەکە کاتیە هەتا ئێستاوە 2 ساڵە ڕاگیراوە هیچ ئەسەرێکیشی نازان مەسەلەکە گرفتی هوەریە گەورەترە لە لە بیدایەت ڕاتوو هەر مقاتعەکەوە دەگری پێکاتەوە لە چەند پارچە زەویە کە ئیفەلاعەکان هیچ جوتیارەکانە ئەو جوتیارانە مەسەلەن هەیە ڕێگای تێدا پارچە زەوی تێدا بە ناوی لایەنی پەیوەندیداری ترە بەناوی لایەن کە هەیە بەناوی وزارەت دیفاع هەیە بەناوی زراعە هەیە دەواجینە هەموو ئەم قاتعان بەڵام ئەوان هەم چارەسەر کراون دەبی هەموو ئەو پارچە زەویانە بەناوی شارەوانی بکرێن گەورەکان فەلاعیەکان کەوا کێشە نەماوە هیچ شێشێک دەدەن باوڵای دەدەن کە کڕین و فرۆشتنیان پێ بکرێ ئاساییە زۆر احتیاطیە شارەوانی ئێمە هیچ پاڵپشتێ و نقطە ناکەن کە بیفرۆشن
ئەوە پەیوەندی بە ئەوانەوە چکە کارتەکە خۆی هەواییە و وەهمیە کاتا دەکرێتە تاپکە ئێستا بەشەی زۆری کرایتێ بەڵام ئێوە ناڵێن دەیانکەینێ ئەمە دەیانکەینێ تاپۆ بەڵام هیچ کەسێک نارێن بیفرۆشیان کردن فرۆشتنی پێ بکات. ده ساڵ ئەو کێشەیە بەردەوامە معقولە ئێوە لەسەر حەق بن حکوومەت کێشەکەتان چارەسەر نەکە؟ 10 ساڵە 15 ساڵە ئەمە ئیزاعادێ تەلەڤیزیۆن دێ بە تەلەفۆن لەگە حکوومەتی خەریکین بەم حافزی دەرێن بەس دەرێ باشە ئەو شوێنێ حکوومەت ئاردی لێت دابەش کردیە سەکەنیە یان پەشیمان بوویتەوە ئەو شوێنانەی حکوومەت سەکەنیە بەزەمە دەوامانەیە برن لە هەشتی عسارۆکان و سێبەردانە گرجۆتیارە ئەوان هەموو خزمەت گوزاریان لۆ بێتن هەشتی عسارۆکانەوە 15 ساڵە تەوجە کرەیە وا سێمن کابینەیە خزمەت گوزاری لۆنەیە دوای چەندین بەلێندان لەلایەن معافەزەوە لەلایەن وەزیری شارەوانیەوە سێمن کابینەیە خزمەت گوزاری لە بۆ نابن وا خەڵکەکە کرێچیە فەقیر و هەژارە نی و قەتای کەرەی ئینجازەی پێ نادەن پارەکە وعدیان دێت 4 سال پێش ئێستا وعدیان دێ هەموو ساڵی وعدەشی دەدەن دەرێن ئەو سال خزمەت گوزاری لۆ دێ خزمەت گوزاریش لە بۆ نابن خزمەت گوزاری نییە سەبارەت بەو کارتانە 10 ساڵ چەند دەست و دەستی کردیە چەند کێشە دروست بە دەری هەبە ناو ناکەم دەری ئێستا وەختی خۆی باشنا وەرەقەی بووە ئێستا بە 4 دەفتەریە 3 دەفتەریە دەری بە ناو ناکەم ئێوە خەڵکێکن بەرچاون و لە قانون و یاسا ئەو شتانەش دەزانن باشە ئێوە نەچوونەتە لای وەزیر نەچوونەتە لای سەرۆکی شارەوانی لای وەزیر جەنابی سامان ناوەزیرنا سامان مدیری شارەوانی گوتی ئینشاڵڵا بە پشتیوانی خوای دوی مانجێ تەسبیت حدودتان لۆ دەکەم ئەمە چاوەڕوانی دوی مانجێ دەکەین ئەو مانگەی وتی دوی مانجێ تەسبیت حدودتان لۆ دەکەم لەگەر تەسبیت حدودەکەی ئینشاءڵڵا گوتی ڕێپێدانیشان دەدەمێ ئیگرجۆتیاری ئەگەر کارتەکان ینی زیاتر تاخیر ببێ کێشەکان گەورەتر طبعا ئێستا استفادە لە حکومەتی شێو کارتانە بەڕاستی چکە لەو ئەو کارتانە بیتە تاپۆ حکومەت سماتی وەردەگری زەری بێ وەردەگری مشکلە کۆڵ خەڵک دەبیتەوە بەڕاستی ئێستاکە بەخۆی ئەوە 10 سالە تەوجیعکرا 10 سال هەتا ئێستاکە بکرێتە تاپۆ چەند جا کڕا و فرۆشە حکومەت استفادەی دەکرد بە شارەوانی باشە ئێستا ئێوە خۆتان ئاگادارن حکوومەت بڕیاری داوە هەر زەویەک تەجاوزیش بێ تاپۆ باشی ئێوە بۆ تاپۆ ناکەت چێ مەوزوع تێناگەن ئەمنارێم هەشت ساڵە عەردم کردە لە باغڵ منارە بە 8 دەفتەر و $9 بەری 2 سال محامی گوت تەواو دەبی ئێستاش تەواو نەبووی ئەگەر من کاتم نەبم ئەیکە تێنەگەیشتی بی شەڕ دروست دەبی کوشتن دروست دەبی 8 دەفتەر و $9 وەگەمەنی ئەوڕۆ 8 دەفتەر و نیوت بە 2 قەت ئەمدا هێشتا کارتە کە کڕیم بوو بە 6 مانگ تەواو دەبی مەکتەبەکان هەموو ئاگادارێکی لەو مەوضوع ئێستا زەرەرە بەو شێوەیە زەرەرە ئەگەر تاپۆ نەکرێت زەرەرە هێشتاش تاپۆ نەکرا باشە ئێوە پێم بڵێ یەک دقا یعنی ئەگەر حکوومەت تاپۆی بکە زەرەر دەکەیان قازانج چۆن قازانج ناکەم لۆ قازان دەکەم تاپەکەم لە ناو جیپانم دەی بە 1 دینار بیت باشە لێرە کەس تووشی کێشەی کۆمەڵایەتی بۆ لەسەرەوە ئارزانە تازە لە ژۆری مشکلێکمان هەبوو سێ برا عەردێکیان هەیە دەری کاکە سوێنێ بتە تاپۆمە بەناو ناکەی دەڵێ بەناو ناکەی دەرێ بەناو ناکەی پەشیمان بووینەوە ئێستا ئەگە ئەو وەختی کە کارتەکەی ئاوە کرد لێجات کارتەکەی تاپۆی دەدەم تێنەگەی کە تاپۆتدا تەسبیت حدودە چیلۆ دەکەم حکومەت لە 20 لای ئیسیفادە دەکات بێ لەو پارەی وەرەگری ئەدی ئەو هەموو خەرکە ئیشی دەبتەوە باشە کێشەی تۆ چییە؟ کاکە خەڵاتی 8 ساڵە تەوزی کرێ 8 ساڵە 8 ساڵە تەوزی کرا هەتا ئێستا شەم کارتە خانووە خانووە گۆرم ئێستا ینی ماڵی تێدا پارەگۆری ئێستا منداڵیشی لێ دروست کراوە نەوەی شنواتە سەر دنیاە بەڵام تاوکە ئێستا کێشەی گەلە زۆر ئێستا چۆنەکێ ئێستا خەڵک مردووە کارتەکەی بەناوە بەناویش ناکرد چ دەکەی دێ وای نەکردووە کڕین و فرۆشتنەکە سستا باشە تۆ پێم بڵێ ئەگەر ئەوە کارتت چۆن شارەوانی ڕێگا دەدا خانووی لەسەر بڕۆ شارانی پرسە لە شارانی قەراتی پرسە برێ شانە بنە سلای برێ لۆ ڕێ پێت دەی لە کارتە بڕۆ پێت دەی خانوشی لەسەر دروست کرا 8 ساڵەوە 8 ساڵە تەوز کرا با بزن ئەی کێشەی تۆ وڵی ما گەنجانستیە گەنجانستی بەێ ئەو کرایتی تاپۆ گەنجانستی بەس 24 قەت ئەمە لە زمینی ئەوەندە قەتعەیە ئێستا دەرێن ئەنگۆ 20 قەتعاتان وەرگرتیە لە باتی 20 قەتعەکەی 24 قەتیان لە شارەوانی وەرگرتیە ئەو جە بە واستان وەرگرتیە کویان وەرگرتە نازام یەکە چند ڕۆیە لە بۆ خارجیشان لێرەیە ئەمە قوتۆی لە کاک کڕی لێرە باشە لە کابرایە کرد بەڵێ لە کابراکە کڕی ئێستا ئەوە هەر کارتە و هەرمایە مشکلەکەی ئەوش تاپۆ ئیمە تاپۆ نەکرا بۆ ناکرێت وڵی هەر لێ دەمامرێ لێ دەمامبەرەی نازان چی دەڵێن دەرێن ئەنگۆ دەبی ئێستا دەبی
ئەنگۆ حەقی ئەزەری بێ بدەنەوە باشە تۆ پێم بڵێ ینی کارتێکی ئاسایی کە حکوومەت ڕێگای پێداوە نازانم بۆ خۆشی حکوومەت دەبی ڕێگا بە هەموو بەڵام ئەگەر ئەو کارتە تاپۆ بکرێت چەند ماوەی دەبە هیچ نابە بە سێ ڕۆژ بە دوو ڕۆژی بە دوو ڕۆژ تۆ چەند ساڵە خەریکی وڵی منەوە 5-6 ساڵە 5-6 ساڵە ئێستاش بە ناومە بۆ کارتەکە ئێستاش سەرسپی بووە ئەرێ وڵە پێشتە سەر ئێستا چمانە دەکەن دەرێن ئەنگۆ 250 متر لێتان دەکەن 200 متر چارقەتەکەی دەی بدەنەوە ئێخواکە خۆ من نەمبردیە خەتاکان چێ بردی بڕ لەی بستینەوە کەسی ژێ لێ ڕناگری کەس جێ چیرۆکی تۆ چۆنە چیرۆکی تۆ دوو کارتمان کڕی وەک هەر یەکە چیرۆکێکی هەروایە بەخۆی چیرۆکیمە دواغم نارە تاپۆ کرا لە دوو کارت خۆمان ڕۆشتین گوتین گۆ تاپۆ ناکرد حیزی بەلەدێ لەسەرە بۆ خێر گوتمە لە وەختوە محامیە کە وەلی گرتە بە تەزویر وەلیگرتە حەق خۆی نەبووە 120 قەت تەسویر کرابوو بەێ مۆری بەلەدێشی پێوەیە ئەسڵ ئەساسی هەیە يعني صاحبەکەشی ناوی هەیە بەێ بەس ئەوە زیادەی وەگرتیا لێرەش نییە مەوجودە مرازای صاحب مەکتەبی دەکەن دێ من علاقم نییە دایتمانە لوزنەوە 3 ساڵە 3 ساڵە چەند پارەت دابوو قطعی دو دفتر 5 ورقه 4 دفتر 5 ورقه 5 ورقه بله دو قطعه 4 دفتر 4 دفتر بله تا ئێستا لا نەبوو تۆ نەخێر یعنی تۆ کارتەکەشت شانسی تۆ کارتەکەشت ڕساق دەرنەچوو بەس مۆری بەلەدەی پێوەیە بە بەلەدەی لەمەوە ئەنگۆنەتاندا دەرەبەرێ وەڵڵا بەس حەق خۆی نەبوو وەڵبگریتن کابراش لێرەنێ ڕۆیە محامیەکە یعنی بازەکە دەبێت تۆ بدەیت بەێ بەڵگەنەما بە من نەلێن لە دائیرەکان لۆیان نەبم لە تاپۆ لە بەلەدیە و مناسەکە هەموو شتێ ئێستاش مەوجودە لە لوزنەی بەلەدیە هەتا ئێستا ئەو هەفتە ئەو هەفتە و هەفتە هەفتە هیچ ئومێدە تێ وەرگریەوە مافر والله هێوزە نازانم بێتمای حکوومەتی نازانم حکوومەتی گۆت وەزارەتی شارەوانی والله هیچ نالێ هیچ نالێ بەس تاخیرکردن کاکی پارێزەر تۆ پێم بڵێ کێشەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر حکوومەت بێوێت چارەسەری بکات ینی بە چ شێوەیەکە هەندێک گرانە چوار خاڵ بە 4 خاڵ ینی ئاسانە بڵێ داوا دەکەن لە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسوور بارزانی ئەو کێشەی هەولێتان هەڵکە بە 4 خاڵ یەکەم هەڵوەشاندنەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 67 لە 2012 کە عەقدی زراعی ڕاگرتووە قەرەبووی عەقدەکانیش ڕاگرتووە دووەم تەملیکردنی گشت ئەو کارتانی کە دراوە ئەگەر مولکی تریش ڕابگرێ بەسی ئێوە ڕانەگرێتن ینی بەلای کەمی ئەوەی هەتا 2010 کراوە بڕوە پاش 2010 بە حکومەت فلتەر دانا تعلیمات دابنا ئەو کابرای کە قەرەبۆکری ئەو فەلاحیان ئەو بخەون مافا بەڵام ئەو چاپۆشی لە گەندەڵی بکرێ نانە ئەخ ئەو کاتی بە قانون نظامی ئەو کاتی کراوە نیشانە کاکە بە یاسا کراوە دووەم ینی ئەو یاسای هەڵۆشێتەوە نانا بڕیارەکە لە وەزیرێتەوە ژماری بڕیارەکە 67 بوو بەس بۆ ئێوە یان بۆ هەموو ئەو کێشەیە کە دروست بووە ئەو کارتانی کە تەمبیک ناکرێت زۆربەی عەقدی زراعی سەتاسەیە مەلاکەکان تەمبیک کراون عەقدەکان ماوە باشە ئەوە شانەوەی دوو تەملیکردنی گشت ئەو کارتانە ببێ وەرگرتنی فەرقی سعر مەقسەد کابرا لە کاتی خۆی کارتی وەرگرتە بابرێن لە شوێنی خۆی نەبووە لە حەزەیە چوتە باغڵۆم نارە بابرێن چوتە تیمار ئێستا سەرەکان فەرقی کردووە ئەو کاتی کە ئەو کارتانە دراوە فەرقی سەر و ئەو شتانە خەملاندن نەبوو ئێستا حکومەت وەرە فەرق بدە کابرا لە حەزە بە دەفتەرەکە لە باغڵۆمەرە بە 5 دەفتەرە فەلاحی قوربە سەجلی دەرچووە کابرای مشتری دەبێ بازەکە بدا سێم ئەو زەویانی کە لە ناو سووری شارەوانی هەولێرن بە عەقدی زراعی بە مولکی تاپۆ هەمووی قەرەبوو بکرێتەوە مولکەکان بە 12 عەقدەکان بە 3 ئێوە وەکو وەزارەتی کوشت و کاڵ سەبارەت بە کێشەی لە 3 کە بەشێکیان کارتیان وەرگرتووە و تاپۆ نەکراوە دەڵێن 10 ساڵە لە چێوەی ئەم کێشەیە لە چێوەی چارەسەری ئەم کێشەیە بەڵێ خۆی یاسای ساڵی 2010 کە دەرچوو مادەی شەشەم ئاماژە پێدەکە کە ئەو کەسانی خاوەن گرێبەستی کوشت و کاڵین 100 شمولیان دەکاتن طبعا وەک بڵێ یاسا لاسیقا چۆنی ڕاکێشی دەتمەجای تێدا هەیە طبعا نزیکەی 170 لە جوتیاران ئەو قەرەبەوەیان وەرگرت ئەو 100 وەرگرت و هەندێکیش ڕاوەستاوە بەڵام ئێستا لە ئەنجومەنی وەزیران پاش دیڕاستکردنێکی کراوە دیارە کە ئەم دیڕاستیان کردووە لایەنیشتیان شی کردووە لایەنش دەڵێتن دەبێت پێویستە حەق تەسەڕوف بێتە زەویەکان ئینجا تەملیک بکرێت ئینجا قەرەبە بکرێتەوە طبعا ئەم کارە دەکرا پێش ئەوەی کە قەرەبوو نەکرابنەوە بەڵام دوای 10 ساڵ ئەم بڕیارە دەرچوو
طبعا ل 2008 دەرچووە و چەند ساڵە تقریبا 2010 بڕیاری ئەنجومەن کتابەکەی ئەنجومی وەزیریان دیارە بەشی یاسا پێداچوونیشون بڕیارە کردوتەوە ئەمایان هێنا وەک بڵێ نووسراویان کردو کە دەبی بەم شێوی بەڵام ئەم یاسای ئێستا زۆر زەحمەت تەنفیز دەکرێت لەبەر ئەوەی زۆربەت زەویەکان بەناو بەلەدیە کراوە خانووی لەسەرکراوە متەلەکات لەسەرکراوە قانونی مەش قانونی ئیطفا ئاڵێتن تۆ ناتوانانی زەویەک بکوژێن یاخو زەوی دەستی هاگری ئەگەر تەملیشی بکەی ئەگەر بێت و ئەم مشعات و بینایان لەسەر بێ واتە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران لەگەر ئەمە ئەو کاتی کە دەرچووە دەگونجا کە جێبەجێ کراوە بەڵام کە ئەو کاتی جێبەجێ نەکراوە ئێستا زۆر زەحمەتی جێبەجێ بکرێتن لەبەر ئەوەی هیچ زەویەک تەملیک ناکرێت و حەقی تەسەڕوفی نادێتێ ئەگەر بینایە و مشعاتی سەر بێتن باشە دکتۆر ببوورە ینی ئێستا خەڵکێکی زۆر تووشی کێشە بووە کێشەی کۆمەڵایەتی ئەم زەویانە سێ دەستی کردوتەوە ینی کارتەکان خەڵک دەڵێ کاکە دەبێ حکوومەت چارەسەر بکە یعنی تەواوی تر دەرگا قەپات بوو نەخێر ئێستامە ئەو باسە وەزارەت دووزا کتابی کردووە لە ئەنجومەنی وەزیرانش کۆبنەوە سەر بابەتە کردووە لە دیڕاستەکردندایە وابزانم کە دیڕاستەکەش کوێ ینی پسند کراوە نازانین بە چۆن بڕیارەکە چ کاتێک دەرەچێت بە شێوەیەک دەرەچێتن یعنی پێویستە چارەسەری گۆ بینێتەوە لەبەر ئەوەی قانون خەتڕەجعینی هەروەکو بە باشە زانی پێویستە ئەوانی چۆن کراوە ئەوان دەبێ ئەم بابەتە جارێک دیڕاست بکەنەوە و چارەسەری بۆ بدنەوە بەڵام بە باش دەزانم کاتی کە بڕیارێکی وا دەڵەسێتن یعنی لایانی پەیوەندی ئاگاداری لێبێت تا کێشەکانی بۆ ڕوون کاتەوە بەر لەوەی بڕیارەکە دەرسێ پێتان وایە ئەو بڕیارەی 2010 ئەنجومەنی وەزیران ئێوە لە ئاگادار نەبوون وەکو پێویست پێویست وابوو لێژنەی ئەطفا یان لێژنەی قەرەبەوەی پارێزگاکان ئاگاداری بڕیارەکەبانە تاکو خاڵەکانیان بۆڕوون کردەوە ئینجا ئەوان دایانتوانی لەسەر کێشە و مەشاکلەکانی مە خاڵیشتر ئیزافە بکەن کامە ئیسtisنا بکەیت لە ئەم بابەتە تاکو بتوانن قەرەبەوەی جوتیاران بکرێتەوە دکتۆر وەکو ینی هاوڵاتیان دەڵێن زیاتر لە 50,000 پارچە زەوی کێشەی بۆ بەخۆ ئەمن ناتوانم بڵێن ئەوان وا دەڵێن ئەمن لە دەوروبەری هەولێر ئەوان باز دەوە دەکەن کەمتر زیاتر کێشەمان لەسەر ئەوە نییە بەڵام سەبارەت بە چارەسەری ئللا دەبێ بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران بێ بڕیارشکە دەربکاتەوە یاخود ئێوە وەک وەزارەتی کوشتکۆڵ دەتوان بڕیار بدەن ئێمە ناتوانین دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە لەبەر ئەوەی دەسەڵاتەکە بە تەوقعی سەرۆکی حکومەت دەرس و کەس ناتوانێتن بڕیارە بشێنیتن بەڵام دەتواندرێتن مەسەرەن ڕوونکردنەوەی پێ بدرێتن زیاترشی بکرێتەوە یاخو فەقڕێشتری ئیزافە بکرێتن بۆ ئەو زەویانەی کە پێشتر کراوە مەسەرەن ئەو زەویانەی کە پێشتر ئەم بابەتیان بۆ کراوە با بڕاتن بەڵام لەمە دووە هەر کارێک دەکرێتن پاشەنجی حەق تەسەڕوف بدێت ئینجا بدرێتن و ئەنجینا کێشەکە خۆی بڕیارەکەش ئەگەر لە ڕووی قانونی کێشە بکەی بڕیارەکە تەواوە لەبەر ئەوەی بەڵام دەبا کاتی خۆی زێبەجێکراون نەک جوتیاران ئێستا کاتەکە بەسەر چووە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنێکی تازەیە لە پێشوودا کابینەی پێشوو بڕیاری داوە ئێستا چی بکرێت بۆی ئەنجومەنی وەزیران بڕیار بدە لە وەزارەتی کوشت و کاڵ دەبێت بڕیار دەربچێ یان پێشنیاز دەبکرێ یان وەزارەتی شارەوانی ئێمە پێشنیازی خۆمان کردووە نووسراوی خۆشمان ئاراسی ئەنجومەنی وەزیران کردووە پێشی ئەم کابینێش بێتن دیسە هەن ئاگادارماکردنەوە کەمە کێشێشی زۆر گەورەی وجدان لە بەروێ چەند دەستی کردەوە لەو کە دەڵی دەستکردن پەیوەندی بە ئێمەوە نیە بەڵام کێشەکان پەیوەندی بە ئێمە هەیە بۆ نمونە تاکو ئێستا کە کراوە پێویستە ئەوانش چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بۆی بتوان بگەونە ڕێگە چارێک لەبەر ئەوی خەڵکێکی زۆر لەوانەیە زەرێکی زۆری لێکرد بێتن لەوانەیە کێشە کۆمەڵاتیشی لێ بکەوێتەوە ئێمە نازانین کەوای ئێوە ڕازی نابن ئەم دۆخە بەو شێوەی بەردەوام ئێمە ئەوی لەسەر ئێمەیە وەک بڵین نووسیر و پێداچین و ئاگادارکردنەوەیە تەنفیزیش لە دەسەڵاتی باڵا ئەگەر لە وەزارەتم بڕیارە دەرسوبە حسان و دەماتوانین بکەین بەڵام پێویستە بڕگەیشتر یاخۆت چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بۆم بەبەستا هەتاکو بتوانین ئەم کێشەیە حەل بکەین. بەشێک لە هاوڵاتی و کاسبکارانی هەولێر زێر و ماڵیان فرۆشت تاوەکو ببن بە خاوەن زەوی و ببن بە خاوەن ماڵ بەر لە 10 ساڵ پارچە زەویەکیان کڕی کە پێی دەگوترات کارت و ئەو کارتەش لەلایەن وەزارەتی شارەوانیەوە لە ڕووی یاساییەوە پەسەند بوو بەڵام دوای 10 ساڵ وەک هاوڵاتیان باسییان لێوە دەکرد ئەم کارتانە نەبوونەتە تاپۆ وەزارەتی شارەوانی دەڵێت کێشەکە لای ئێمە نییە کێشەکە لای وەزارەتی کوشتوکاڵ و لای ئەنجومەنی وەزیرانە کە ئەم پارچە زەویانە زیاتر لە 50,000 پارچە زەوی دەبێت تاوەکو ئێستا ڕێگە نەدراوە تاپۆ بکرێت وەزارەتی کوشتوکاڵیش دەڵێت ئەمە مافی خەڵکە کە دەبێت ئەم کارتانەی زەوی تاپۆ بکرێ و ئیتر
کێشە کۆمەڵایەتەکان ڕێگری لێ بکرێت لەبەر ئەوەی چەندین ڕووداوی نەخوازراوی لێکەوتۆتەوە. وەزارەت دەڵێت پێویستە ئەنجومەنی وەزیران بە وردی بە دوواداچوون بۆ ئەو کێشەیە بکات و خوازیاریشن لە ماوەی نزیکی داهاتوودا بە تەواوی ئەو کێشەیە چارەسەر بکرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.